Deputy Prime Minister of the KRG. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم پرۆژەیەکی چاکسازی بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە دارایە جێبەجێ دەکات کە بە کاریگەرترینی ئەو قەیرانانە وەسفی کرد کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە. قوبا تاڵەبانی لە میانی وتەیەشیدا کە لە کۆنفرانسی نەوتوزەی هەرێم لە لەندەن پێشکەشی کرد ئەوەی خستە ڕوو کە لەم قۆناغەدا کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک گرفتی سەختی سیاسی و ئەمنی و مرۆیی و ئابووری بۆتەوە کە هەرێمیان زۆر لەوە دوورخستوێتەوە کە بوترێ بە دۆخێکی باشدا گوزەر دەکات. شەڕی داعش یەکێکە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووتەوە، بەڵام وەک جێگری سەرۆکی حکوومەتیش ئاماژەی پێدا کوردستان لە ڕێی هێزی پێشمەرگە و پاڵپشتی یاوپەیمانی نێودەوڵەتیەوە توانیوێتەوە هەڕەشانە لە خۆی دوور بخاتەوە کە پێشتر تیرۆریستان لەسەری دروستیان کردبوو. شەڕی داعش و خراپی دۆخی ئەمنی ناوچە جیاجەکانی عێراق و سووریا بوونەهۆی ئەوەی هەرێم دووچاری قەیرانێکی مرۆیی بکەنەوە و شەپۆلێکی پەنابەر و ئاوارە ڕووی تێ بکات. با پێی ئامارێکیش کە جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەاندووە ژمارەیان لە 1,800,000 کەس زیاترە و بەوەی شەواسی دانیشتوانی هەرێم بە ڕێژەی لە 130 زیاد بکات. ڕەخنەی لە کۆمەڵی نێودەوڵەتی و حکوومەتی ئیتیحادیش گرت بەوەی وەکو پێویست دەستباریان لەگەڵ هەرێم نەگرتووە بۆ بەهاناوەچوونی پەنابەر و ئاوارەکان. قەیرانە سیاسەکەی هەرێم کە بەوەی ناکۆچی سەرەکی پارتە سیاسەکان لەسەری ماوە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و پۆستی سەرۆکی پەرلەمان و پێکاتی کابینەی حکوومەت دروست بوو تاوەرێکی دیکەوتەکانی قوبا تاڵەبانی بوو لە کۆنفرانسەکە و ئەوەی خستە ڕوو کە ئێستا لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی کێشەکان بەڕێی دیالۆگ و دانوستان چارەسەر بکرێن. بەڵام جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند قەیرانی دارایی بۆتە کاریگەرترینی ئەو کێشە سیاسی و ئەمنی و مرۆیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە و ڕوونیشی کردەوە کە قەیرانەکە دەرهاویشتەی بڕێنی ناحەق و بێپاساوی بەشەبوجێ هەرێمە لەلایەن حکوومەتی ئیتیحادی و شەڕی داعش و دابەزینی نرخی نەوت بووە لە بازاڕەکانی جیهاندا. قوبا تاڵەبانی ڕایگەاندووە حکوومەتی هەرێم سێ ئەولەویەتی بۆ چارەسەرکردنی قەیران داراییەکە و دروستکردنی هاوسەرگیری ئابووری دەستنیشان کردووە کە خۆیان لە داڕشتنەوەی خەرجیەکان و چاکسازی لە بواری بەرەمەنەوتەکان و کارەبادا دەبینەوە. بۆ داڕشتن و جێبەجێکردنی چاکسازیەکانیش داوای هاوکاریان لە بەریتانیا و ئەمریکا وڵاتە ئەوروپیەکان کردووە. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕاشیگەاند سەرباری گەورەی ئەو تەحەدایانەی ڕوبەڕوویان بوونەتەوە، بەڵام گەشت بینن بەوەی بتوانن بەسەریاندا زاڵ بن.